پێز و سڵاو بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەوڵەکانی ئەمڕۆی ڕۆژی یەکشەمە. سەرەتاش بە سەردێڕی چەند هەواڵەیەک دەست پێ دەکەین. ئەشتەمین ڕۆژی ناڕەزایەتیەکانی خەڵک دژ بە ڕژێمی کۆماری ئیسلامی و بەرزبوونەوەی ڕێژەی تند و تیژیەکان دژ بە ناڕازیان. هێرشی هێزە سەرکوتگەریەکانی ڕژیم بۆ سەر نەخۆشخانەی خومەینی لە مەلەکشای ئیلام. ڕەشەی کۆماری ئیسلامی لە دانیشتوانی شاری سنە لە ڕێگەی کورتەنامەوە. ڕادەستنەکرانی تەرمی کۆمەڵێک لە گیان بەخدکردوانی ناڕەزایەتیەکان بە بنەماڵەکانیان. شەپۆلی نوێی هێرشەکانی ئەمریکا بۆ سەرفەنزوێلا و گواستنەوەی مادۆرۆ بۆ گرتوخانەکانی فیدراڵی نیویۆرک. ئەشتەمین ڕۆژی ناڕەزایەتیەکانی خەڵک دژ بە ڕژێمی کۆماری ئیسلامی و بەرزبوونەوەی ڕێژەی تند و تیژەکان دژ بە ناڕازیان. بە پێی راپۆرتەکان لە ماوەی 7 ڕۆژی ڕابردوودا زیاتر لە دەیان شار و شارۆچکەی ئێران و کوردستان خەڵک دژ بە دەسەڵاتی گەندەڵ و جەنایەتکاری کۆماری ئیسلامی ڕاپەڕین و ڕوبەڕووی تند و تیژیەکی زۆر بوونەتەوە. بە پێی ئامارەکان لە ڕەوتی ناڕەزایەتیەکانی خەڵک و لە درێژەی ناڕەزایەتیەکانی بەفرامباری ئەم ساڵدا چەندین هەوڵاتی ناڕازی بە تەقەی ڕاستەوخۆی هێزە سەرکوتگەریەکانی ڕژیم گیانیان بەخت کردووە و 582 کەسیش دەست بەسەر کراون و بە سەدان کەسی دیکەش بریندار بوون کە کۆمەڵێک لە برینداران لە دۆخێکی زۆر خراپی تەندروستیدان. بە پێی وێنانەی کە بەدەستمان گەیشتون خەڵک لە ناڕەزایەتیەکاندا بەوتنەوەی دروشم، داخستنی ڕێگاکان، ڕووخاندن و سووتاندنی ناوەندەکانی سەرکوتی خەڵک و هەروەها داخستنی دوکانەکانیان جاختیان لەسەرەوە کردوێتەوە کە تاکە ڕێگای باشتربوونی دۆخی ژیانی خەڵک هەڵوەشانەوەی ڕژێمی جەنایەتکاری کۆماری ئیسلامیە. هێرشی هێزە سەرکوتگەریەکانی ڕژێم بۆ سەر نەخۆشخانەی خومەینی لە مەلەکشای ئیلام. شەوی ڕابردوو هێزە سەرکوتگەریەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی بە مەبەستی ڕفاندنی بریندارانی ناڕەزایەتیەکان لەو شارە هێرشیان کردە سەر نەخۆشخانەی خومەینی. بە پێوێنانی کە بەدەست ناوەندی هەواڵی کۆمەڵە گەیشتون لە کاتێکدا کە زۆربەی بریندارانی ناڕەزایەتیەکان لە شارستانی مەلەکشای ئیلام کە بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی ڕژیم بریندار بوون بەهۆی نەبوونی خوێن گیانیان لە مەترسیدا بووە و هێزە سەرکوتگەریەکانی ڕژیمیش لە بەمەبەستی بڵێن ڕفاندنی برینداران هێرشیان کرد سەر ئەو نەخۆشخانەیە. بەڵام لە هێرشەکەدا ڕوبەڕووی خۆراگری و مقاومەتی خەڵک بوونەتەوە و بە ناچاریش پاشەکشەیان کردووە. شایانی باسە خەڵکی و شارستانە بۆ ماوەی زیاتر لە دووشەوە ناچار بوون کە بە هەڵگرتنی چەک خۆیان بپارێزن و لە ڕەوتی ناڕەزایەتیەکانیشدا زیاتر لە 11 دانیشتوویە و شارە گیانیان بەخت کردووە. ئەڕەشەی کۆماری ئیسلامی لە دانیشتوانی شاری سنە لە ڕێگەی کورتەنامەوە. ڕۆژی ڕابردوو ڕژێمی کۆماری ئیسلامی کە دڵە ڕاوکێیەکی هەڵوەشانەوەی لە دڵدایە لە ڕێگەی ناردنی کورتەنامەوە هۆشداری بە هەوڵاتیان داوە کە ناڕەزایەتیەکانیان لە ئەو شارە دەست پێ نەکەن. بە پێی راپۆرتەکان ئەو ڕژێمە ستەمکارە کە ڕۆژ بە ڕۆژ لە ڕووخان نزیکتر دەبێتەوە لە کورتەنامەکاندا جەختی لەسەرەوە کردوێتەوە کە چالاکی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و لە شەقامەکانی ئەو شارە بە مەبەستی تێکدانی ئەمنیەتی وڵات یان هەر کردەوەیەکی دیکە کە بێتە هۆی کۆبوونەوەی خەڵک و دەستپێکردنی ناڕەزایەتیەکان تاوانە و لە داهاتوودا تاوانباران سزا دەدرێن. بچڕانی ئینتەرنێتی ژمارەیەک لە شارستانەکانی پارێزگای ئیلام و لوڕستان. بە پێی دوایین زانیاریەکان ئینتەرنێتی زۆربەی شار و شارۆچکەکانی پارێزگای ئیلام لەلایەن ڕژێمەوە پچراوە و کۆماری ئیسلامی هەوڵی بەرزترکردنەوەی ڕێژەی تند و تیژیەکانی دژ بە ناڕازیان ئەدات. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ ئینتەرنێت لە شارەکانی ئەبدانان، دەڕەشەهر، مەلەکشار، دێهلۆران و چەندین شار و شارۆچکەی دیکە لە پارێزگای ئیلام و لوڕستان لەلایەن دەسەڵاتدارانی ڕژیمەوە بە تەواوی داخراوە. بە پێی ئەزمونەکانی ڕابردووش کاتێک ڕژێمی کۆماری ئیسلامی ئەوێت ڕێژەی تند و تیژیەکانی دژ بە خەڵکی ناڕازی بگەێنێتە لووتکەی زۆر بەرزتر، ئینتەرنێتی شارەکاندا دەخاتەوەکو لە بێدەنگێکی تەواودا ناڕەزیان سەرکوت بکات. ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و چالاکانی مەدەنی سەبارەت بە گیانی خۆپیشاندەران لە ئەو دوو پارێزگایە نیگەرانیان دەربڕیوە و خوازیاری بە دوواداچوونی ناوەندە نێودەوڵەتیەکان لەسەر جەنایەتەکانی ڕژیم بوون. ڕادەستنەکانی تەرمی کۆمەڵێک لە گیان بەخت کردوانی ناڕەزایەتیەکان بە بنەماڵەکانیان.
بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ تەرمی کۆمەڵێک لە بەشداربوونی ناڕزایەتیەکانی بەفرەمباری ئەم ساڵ لەلایەن ڕژێمی کۆماری ئیسلامی و ڕادەستی بنەماڵەکانیان نەکراوەتەوە. لە دوایین هەواڵەکانی ڕۆژی هەشتەمی خۆپیشاندانی خەڵکدا شایان ئەسەدوڵاهی جوانی تەمەن 28 ساڵ کە لە ڕۆژی پێنجشەممە 11 بەفرەمبار بە تەقەی ڕاستەوخۆی هێزە سەرکوتگەریەکانی گیانی بەخت کردووە لەلایەن کۆماری ئیسلامیەوە تەرمەکەی زەوت کراوە و سەرڕای بەدبەدەچوونێکی زۆری بنەماڵەکەشی ڕادەسیان نەکراوەتەوە. بەوتەی سەرچاوەکانی هەواڵ ناوەندە ئەمنیەکانی شارستانی ئەزناگ و شارێکی زۆریان خچۆتە سەر بنەماڵی ئەو گیان بەخت کردووە تاوەکو لە میدیەکانی سەر بە حکومەتدا بە ناچاردان بەوەدا بنێن کە ڕۆڵەکەیان لەلایەن خۆپیشاندەرانەوە کوژراوە و ئەم جەنایەتە بخەنە ئەستۆی نەیارانی ڕژیم. بەردەوامی خۆپیشاندانەکانی خوێندکاران لە زانکۆکانی ئێران ڕۆژی ڕابردوو لە بەردەوامی ناڕزایەتیەکانی خەڵک لە ئێران دژ بە دەسەڵاتی گەندەڵ و جەنایەتکاری کۆماری ئیسلامی خوێندکاران لە چەندین زانکۆی ئێران کۆبوونەتەوە. بە پێی وێنانەی کا بەدەستمان گەیشتون خوێندکاران لە زانکۆکانی عەلامەی تەباتەبایی، خاجە نەسیر، تاران، عیلم و سەنعەتی ئیسفەهان و چەندین زانکۆی دیکە بە وتنەوە و نووسینی دروشم لەسەر دیوارەکانی زانکۆکان خوازیاری هەڵوەشانەوەی کۆماری ئیسلامی و سزادانی تاوانبارانی دژ بە خەڵک بوون. شایانی باسە لە ڕۆژانی ڕابردوودا کۆمەڵک لە زانکۆکان لە ئێران لەلایەن ڕژیمەوە خابگاکان و سلف سرویسەکانی بەهۆی ترسی ڕژیم لە ڕاپەڕینی سەراسەری خوێندکاران داخراون. هەروەها شایانی باسە کە خوێندکارانی ناڕازی لەلایەن ناوەندە ئەمنیەکانەوە هەڕەشەیەکی زۆریان لێکراوە و تەنانەت کۆمەڵێک لە خوێندکارانی دەست بەسەرکرا و هێشتا ئازاد نەکراون. شەپۆلی نوێی هێرشەکانی ئەمریکا بۆ سەر ڤەنزوێلا و گواستنەوەی مادۆرۆ بۆ گرتوخانەکانی فیدراڵی نیویۆرک دوای هەواڵ. بە پێی دوایین راپۆرتەکان هێرشەکانی ئەرتەشی ئەمریکا لە چەند ناوچەیەکی وڵاتی ڤەنزوێلادا بەردەوامە، بەڵام هێشتا ئەمریکا سەبارەت بە ئامانجەکانی ڕوونکردنەوەیەکی بڵاو نەکردوێتەوە. بە پێی دوایین هەواڵەکان لە کاتێکدا کە نیکۆلاس مادۆرۆ سەرۆک کۆماری دەست بە سەرکراوی ڤەنزوێلا لەلایەن ئەرتەشی ئەمریکاوە بە مەبەستی بەڕێوەچوونی دادگاییەک لەسەر تاوانەکانی ڕەوانی گرتوخانەکانی فیدراڵی ئەمریکا لە شاری نیویۆرک کراوە. چەندین ناوچەی دیکە لە وڵاتە لەلایەن ئەرتەشی ئەمریکاوە کراوەتە ئامانج کە هێشتا سەبارەت بە ئەم دوایین هێرشانە ڕوونکردنەوەیەکیش بڵاو نەکراوەتەوە. شایانی باسە دۆناڵد ترامپ سەرۆک کۆماری ئەمریکا لە کۆبوونەوەیەکی ڕۆژنامەوانیدا ڕایگەاندووە کە ڕێگری لە گەیشتن بە دەسەڵاتی ماریا کۆرینا ماچادۆ سەرۆکی ئۆپۆزیسیۆنی دەوڵەتی ڤەنزوێلا دەکەن کە بگاتە دەسەڵات. بینەران و گوێگرانی خۆشەویست گەشتیاوەڵەکانم پێشکەشکردن کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەن.